وەکو لاری هەموو لایەک ڕوون و ئاشکرایە ناوچەکەمان بە شێوەیەشی گشتی و باشووری کوردستان و ڕۆژئاوا بە شێوەیەکی تایبەتی لە بەردەم گۆڕانکارێکی گەورەدایە لەلایەن زلهێزانی جیهانەوە. بۆیە بە بڕوای من لە ئێستادا لە هەموو کات پێویستتر و زەرورترە کە کوردانی هەر چوار پارچە وەلایەنە سیاسیەکان و کەسایەتیەکان بێنە سەرخەت و بەیەکەوە ئیتیفاقکەن و بەیەکەوە هاوکار بن، پشتیوان بن بۆەوەی ئێمە هەموو لایەکمان بە هەموو لایەکمان دەتوانین ئێمە ئەزمونەکانی کوردستان بپارێزین، دەستکاروەکانی کوردستان بپارێزین. بەداخەوە من دەڵێم کوردستانی گەورەی ئێمە بە هەر چوار پارچەوە بۆتە شوێنی تەراتێنی مەرامی سیاسی وڵاتانی دەوروبەرمان بە تورکیاوە، بە ئێرانەوە، بە عێراقەوە، بە سووریاوە، هەتا دەسێوەردانی نێودەوڵەتیش. بۆیە بە بڕوای من دەستێوەردانەکانی جاچرە تورکیا بەیان ئێران بێ هەر وڵاتێکی تر بێت لە خاچی کوردستانی ئەمەدا، ئەمە خۆی لە خۆیدا پێچەوانەی هەموو پرانسیبە نێودەوڵەتیەکانە لە ڕووی قانونیەوە، لە ڕووی مافی مرۆڤەوە. بۆیە منوەکو خۆم و پێم وابێ ئەمە ڕێی بەشێکی زۆری خەڵکی کوردستانە بە هەر چوار پارچەکەوە پێویستە ئێمە لە بەردەم ئەو پێشەڵکەرانەی کە دەوڵەتی تورکیا دەیکات لە ئاست خەڵکی ئێمە، لە ئاز وڵاتی ئێمە، لە ئاز خاچی ئێمە، لە ئاز گوندنشینانی ئێمە پێویستە ئێمە هەمومان یەکدەنگ بین، یەک هەڵبێسین لە بەرامبەریدا و بڵێن ئیدی بەسە تۆ زۆر تەجاوزت کردووە. وحدەت و یەکبوون یاسای سروشتە، بناغەی بوون هەر هەمووی لەسەر یەکبوون پێکەوە بەسراوە. کۆمەڵگە هەموو شتێک سروشت گیانەوەرەکان هەمووی سێرەکەی یاسایەکەیان بەسێ بێکەوە. بەڵام تاکە شتێک کە ئێوە یاخی بێ لەم وحدەتە، لەم وحدەتی وجودە مرۆڤ بەداخەوە، ئەویش بەهۆی ئەو اختیارێک کە پێدراوە. جا بەداخەوە دەسڵات کەڕە کوێرە نابیسێ بە هیچ شێوەیەک، بەڵام پێویستە تاکی کورد، ڕۆشنبیری کورد خەڵک بەهۆش خۆیان نابێنەوە، وەک دەسڵات هۆشی نییە لە خۆشی لە خۆی چۆ بە بۆنەی سەرۆت و سامان و ماڵی دنیاوە عەقلیان لە دەستداوە. پێویستە تاکی کورد، ڕۆشنبیران، ئاین پەروەرە ڕازگۆکان، ئەوانەی کە عەقڵ و ئاوازیانێ بیرکەنەوە، ئەوان کار بکەن، هەوڵ بدەن کە وحدەت و یەکبوونێک دروستکەن لەناو ئەم میلەتە هەژارە، ئەم میلەتەی کە چەند ساڵهایەکی زۆرە هەناڵێنە لەژێر کێشە و مەشاکیلە. جا پێویستە گەلەکە بەهۆش خۆیان بێتەوە، هیچ لەمپەرێک دروست نەکەن، نە لەمپەری دینی، نە لەمپەری کێشە و مەشاکیلی ڕۆژانە، عەشائیری یا شتی تر، شتی لاوەکی. لە ڕاستیە دۆخی ئەم وڵاتە بە گشتی ڕۆژهەڵات هەر هەمووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەت میلەتی کورد هەمیشە ناجێگیرە، وەکو ئەوەی وایە میلەتی ئێمە وەکو کەسێک وایە کە لەسەر تەپەدۆرێک بێ بەسەر ئاوێکەوە. بەڕاستی هیچ شتێک بەڕاستی جێگەی دڵخۆشی نییە ئەگەر بیش بێشتەکە وەرزی و کاتێ، لەبەرەوە بێ هەمیشە بەهۆش خۆمان ئاگامان لە خۆمان بێت، یەکتری ئاگادارکەینەوە، خەڵک ڕۆشنبیرکەین، خەڵک دووربین بێ، فەلسەفیانە عەقڵانیانە بیر بکەنەوە. بەڵێ ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە، خەڵکێک لەژێر نەداری و فەقیریە ناڵێنێ، بەڵام دوجار مردن ئەنجامی هەر هەمومانە. ڕاستی ئۆردوگان بە حساب لای خۆی وەکو هەندێک لە خەڵکی مسلمانەکانی لای خۆشمان بەداخەوە ئەڵێن پیاوێکی مسلمانە و دایم لە نوێژەکانە حازرە بێت و فرمێسکە ڕێژێ و لێو لاشەوە ئاوا ئاکا بەم گەلە هەژارە. بەداخەوە ئۆردوگان دینی کرد بە وەسیلە، دینی کرد بە ئامرازێ بۆ لە ناوبردنی میلەتی کورد. جا لە هەمووشی
بەداخترەوەی کە خەڵکی خۆمان دوعای خێری بووەکەن چاوەڕوانن بێ بە خەلیفەی ئیسلام خلافەتی عوسمانیان بۆ زین و بکاتەوە ئەوە زۆر جێی داخە بە ئاشکرا لەسەر مینبەرەکانە دوعای خێری بووەکەن ستایشی ئەەکەن ئەوە بەڕاستی زۆر زۆر مای خەفەتە کە دین کراوە بە وەسیلەیەک بۆ ستایشی ستەمکاران ئۆردوگانێک کە ئیسلامی سیاسیە لە ڕاستیە ئیسلام نییە ئەسڵەن ئیسلام نییە خەواریجە ئەو خەواریجە کە پێغەمبەری ئیسلام دەربارەی ڕێیان فەرموویە هم شەڕ الخەلقی والخەلیقە پیسترین مەخلوقی خوددان ئەوانن کە خوێنی مەخلوقیان لا بێبەها سووکە